وتی بەرم دە تۆ کێی؟ ئاوا لای کردەوە تەماشای کرد پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەوە سادەییە. سەروەری شاری مەدینە صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەروەری ئێمە بەرامبەر بە کەسی هەژار و لادێیی، بەرامبەر بە خەڵکی عەوام و عەشایر کەسێکی خاکی و سادە بوو. نەیدەوت ئەمە کابرایەکی عەشایرە، کابرایەکی لادێیە، کابرایەکی شوانە، تەواو. هەرکو چۆن ئەمڕۆ هەندێک کەسێ بێ زینایە لەگەڵ ئەو کەسانە قسە بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خاکی و سادە بوو بەرامبەر بە خەڵکێکی لادێیی. لە حەدیثێکی صەحیحدا هاتووە سەحابەیەک هەبوو ناوی زاهیری کوڕی حەرام بوو. زاهیر ڕەزای خوای لێ بێ. ئەم زاهیرە خەڵکی دێبوو، گوندێک بوو لە دەروبەری مەدینە. زاهیر پیاوێکی فەقیر و هەژار بوو و شکل و شێوەیەشی جوان نەبوو. یعنی خەڵکی زۆر جاگاڵتەی بە شکل و شێوەیە کرد. هەروەکو چۆن ئەمڕۆ کۆمەڵێن مسلمانی ئیمان زەعیف هەر کەسێ تۆزێ شکل و شێوەی ناشرین بێ، یاخود فەقیر و تۆزێ عەقڵی فەقیرۆکە بێ، ئیتر لە هەموو لایەکەوە پێوە ڕابێرن. بەڵام ئەوە سیفەتی پێغەمبەری خوا نەبوو صلی الله علیه وسلم. زاهیر ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، زۆری خۆشەویست. بەڵێ ڕۆژێکان چوە ناو بازاڕ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمە خاکی و سادەییە. ئینسان ئەبێ ئاگاداری خۆی بێت. تەکەببوور ملی ئیبلیسی شکاند، بەڵام ئەمڕۆ خەڵکی شانازی پێوە دەکات. هۆی کێشەکەیە شانازی بە شتێک بکەی بۆ هۆکاری سەرشۆڕی و ڕسوایی ئیبلیس هەتا ڕۆژی قیامەت و لە قیامەتیشە. تۆ شانازی پێ بکەیت و بە سیفەتی خۆتی بزانیت پەنا بەخوا، ئەوە زۆر خەتەرە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زاهیری کوڕی حەرامی بینی لە بازاڕا بوو. پیاوێکی فەقیری هەژار هاتووە لە بازاڕ، هەندێک شتی کڕیوە لە لادێ لە گوندەکەی خۆیان هێناوێتی بۆی لە شار ساغی کاتەوە بیکاتە پارە. چۆن جاران باو باپیری ئێمە شتیان هێنا لە دەشتەوە لە گوندەوە بۆی لە شار بیفرۆشن و هەنێشتی پێ بکڕن. خەریکی مەعامەلە بوو، شتەکانی ئەفرۆشت، لە پڕ ڕێکاتێکی زانی یەکێک لە پشتەوە گرتی. ها چۆن کەسێک لە ئێمە سەحابەتەکان لەگەڵ کەسێکا چاوی ئەگرێ یاخود لە پشتەوە ئەیگرێ بۆی نەزانێ. زاهیری کوڕی حەرام ڕەزای خوای لێ بێ تەماشا کرد، پیاوێک گرتی لە پشتەوە بەتونی. وتی بەرم دە تۆ کێی؟ ئاوا لای کردەوە تەماشای کرد پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەوە سادەییە. سەروەری شاری مەدینە صلی الله علیه وسلم، سەرکردەی شاری مەدینە هاتووە سوعبەت دەکات بۆی دڵی ئەم پیاوە خۆش کات کە خەڵکی ئەڵێن پیاوە ناشرینە چییە؟ بەهەشت بە جوانی ناشرینی نییە، دۆزەخیش بە هەمان شێوە. بەڵێ زاهیری کوڕی حەرام ڕەزای خوا لێ بێ کاتێکە دەزانێت پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم حەز ناکە پشتی لە سینگی بکاتەوە، زۆری پێخۆشە بێ. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحبەتێکی لەگەڵاکە، قسەیەکی خۆشی لەگەڵاکە، دەفەرمێ کێ ئەم عەبدە ئەکڕێ؟ کێ ئەم عەبدە ئەکڕێ؟ زاهیری کوڕی حەرام ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دیارە تۆ کەسێک من بە کەسێک دەزانی کە لای خوا ڕێزم نییە، نرخم نییە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم تۆ لای خوا زۆر بەڕێز و گەورەی بەخوا. ئەی زاهیری کوڕی حەرام، من بەس بە خۆشی وام پێوتی، بە سوعبەت وا دەڵێم، بێگومان هەمومان عەبدی خوای، بەڵام لای خوا تۆ زۆر گەورە و مەزنی لای خوای پەروەردگار، زۆر بەڕێز و بە حورمەتی. ئەوە سادەی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم. دڵی پیاوێ خۆشەکە لادیەیە کە هاتۆ بۆ شاری مەدینە، دڵی لە خۆی دانەمێنێ بەڕێزترین و گەورەترین و مرۆڤی سەر زەوی صلی الله علیه وسلم سەحبەتی لەگەڵاکە و قسەی خۆشی لەگەڵاکە بۆی دڵ خۆش بێ. تخوالەوە خۆشتر هەیە، تخوالەوە سەربەرزیتر هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشتی بێ و سەربەرزی ئەو پەڕی سەربەرزیە بۆ تۆ کە ڕێزت لێ بگرێ و سەحبەتت لەگەڵا بکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکی سادە و خاکی بوو. بۆیە خوای گەورە هەڵی بژارد تۆش ئەگەر شوێن کەوتووی ئەوی دەبێت سادە بی، خاکی بیت، تەواضوعتە بێ، خۆت بەکەم بزانیت. تۆ لای خوای گەورە زۆر گەورەی، ئەی زاهیر، زۆر بەڕێزی، بێگومان بلەوە.